بەڕێزان سڵاو لەبێت. تیمی ڕاگەیاندنی بەڕێوەبەرێتی گشتی شارەوانەکانی سلێمانی ئەمڕۆ لە زۆنی شارەزور ئامادەی پرۆسی جیاکردنەوەی خۆڵ و خاشا بوون کە ڕۆژانە ژینگە پارێزەکان لە کۆڵانەکان و لە شەقامەکانی شار و شارۆچەکانە کۆیەکەنەوە لە پرۆسێکە لێرەیە ئەو خۆڵ و خاشەکە جیاکەنەوە. لە دقی راپۆرتێکە لەگەڵمانە بن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە ئەمڕۆ هاتووین بۆ مەسەلەی جیاکردنەوە و کێشانە و پیاوانەی خۆڵ و خاشاکی زۆنی شارەزور کە لەلایەن کۆمپانیای گەردینەوە کاری کۆکردنەوە و گواستنەوەی داپۆشینی خۆڵ و خاشاکی بۆ کرێ بە گوێرەی ناوەڕۆکی تەندەری بەڕێوەبەرێتی گشتی شارەوانی سلێمانی لەگەڵ کۆمپانیای ناوبراودا بە شێوەیەکی وەرزی ئەبێ ئێمە هەسین هەموو ئەو سنوورێک عیدی بەڕێوەبەرێتی گشتی شارەوانیەکانە هەسین بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی سنوورەکە و پاشان کێشانی و دووبارە جیاکردنەوەی بەمەسی ئەوەی هەدەف لە ئەم ئیشە ئەوەیە کە بزانین ڕێژەی ئەو خۆڵ و خاشاکەی کە ئێمە هەمانە چ بڕێکی تایە. ئەگەر حکوومەت پلانی هەبێ بۆ ئەوەی لە داهاتووە بە گوێرەی ئەم داتانێک کە ئێمە لەم مەوقع کۆیەکەینەوە بە شێوەیەکی عملی چەنی پلاستیکە، چەنی شوشەیە، چەنی موادە کانزاییەکانە، چەنی خواردنە. بۆ نمونەگەر بڕی خواردنمان زۆر بێت پێویستە ئێمە بیرلەوە بکەینەوە کارگەی دروستکەین بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئەم موادان موادە عزویانە و وەکو سەمادێکی کیمیایی بۆ بە شتەکانیان پلاستیک بۆ دووبارە بەکارهێنانەوەی وەکو ئەوی کە لە وڵاتانی دەرەوە ئێمە پلاستیک هاور دەکەین لە ناوخۆیان ئێمە سوود لەم خۆڵ و خاشاکەی خۆمان وەرگرین کە ئێساکە بەبێ ئەوەی سوودی لێوەرگیرێ بەڕاستی ئەهێندرێت لە مۆقعەکە کە شارەوانی دیاریەکات ژێرگڵەکرێ هیچ سوودێکی لە نابیندێ. هەدەفی ئەم ئیشە ئەوەیە بە شێوەیەکی وەرزی بزانین بڕی خۆڵ و خاشاک لەم سنوورەیە چەند تەنە ڕۆژانە و چ شتێکیشی زۆرتیایە. ئێستا ئێمە ئەمەی کە ئێمە هێناومانە ئەمڕۆ بە گوێرەی مەنتیقەکان جیاوازە هەیە هەندێک شوێن هەیە بەس لادێمان هێناوە بزانین بڕی خۆڵ و خاشاک لە لادیەکانە چ شتێکی زۆرتیایە. هەندێک شوێنمان هەیە سامەی سەی سادقە لە مەنتیقەی سەناعیەکەی هێناومان بزانە مەنتیقە سەناعیەکان ئێمە چ خۆڵ و خاشاکێکی تایە. هەیە لە ناو بازاڕە هێناومانە هەشە مەنتیقە سەکەنیەکان بۆ ئەوەی بزانین ینی معلوماتێکمان هەبێت کە لەم سنوورانەیە لەم زۆنانەیە چ خۆڵ و خاشاکێکی تایە بە شێوی وەرزی دووبارە ئەکرێتەوە و لەلایەن بەڕێوەبەرێتی گشتیەوە ئێمە لیژنێکمان هەیە کە لە بەڕێوەبەرێتی گشتی شارەوانیەکانەوە بۆ بە مەبەستی سەرپەرشتیکردنی ئەم ئیشە ئەکرێتەوە هەموو شارەوانیەکیش نوێنەری ئەندامە لەم لیژنەی ئێمەیە چونکە ئەم داتایانە ضرورە لە بەڕێوەبەرێتی گشتیە هەبێ بە مەبەستی دراسەکردن هەچ کاتێ حکوومەت پلانی هەبێ لەسەر ئەم داتایانە بتوانین کارگە دروستکەین بۆ چ بوارێک پێویستمانە و بزانین ئەم خۆڵ و خاشاکەی ئێمە چ پێکاتێکی تایە و ئەمڕۆکە ئەم کاری جیاکردنەوەیەکەین حەوت شارەوانی لە خۆیەگرێ شارەوانی پێنجوێن سەی سادق زەڕایان شارەزور ناڵپارێز گەرمێک ئەم شارەوانیانە لەم ڕۆیە کاری جیاکردنەوەی بۆکەین و هەر جارە و لە زۆنێکە ئەم پرۆسەیە دووبارەکەینەوە بە شێوەی وەرزی. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان وەکو سەرپەرستیاری زۆنی شارەوانی شارەزور لە سەرۆکایەتی شارەوانی شارەزور کە سەرپەرستی خۆڵ و خاشاکی ئەم زۆنە ئەەکەین ئێستا ئەمە وەرزیە کە هاتوین بۆ پێوانەکردنی هەموو جۆرە خۆراکەکان و بڕی خواردن بڕی پلاستیک بڕی کانزا بڕی شوشە کاغەز و مەخەبا پەڕۆ قوماش گژوگیا دار و تەختە و جۆری تر ئەمە کە وەرزیە ینی هەر چوار وەرزەکە ئەگرێتەوە بۆ ئەوەی لە
پاشە ڕۆژە ئەگەر وە بەرهێنانێک هات ئیسفادەیەک لەم پاکردنەوە ینی لەم پیاوانەکردنەوە و لەم جیاکردنەوەی خۆڵ و خاشاکە ببینێ بۆ ئەوەی ئەگەر کارگەیەکی دانا ئیسفادەی لێ بکە بدانێ جۆرەکان کامیان زۆرن کامیان هێنن هەر ئەشتوانرێت لەم هێناناکەوە کارگەیەکی ڕیسایکلینیش دانرێت هەم خازانجە بۆ ئەو کەسێکەوە بەرهێنانەکات و ئەمڕۆ ئەوە هاتوون لە بەڕێبەرایەتی شارەوانەکان وەکو ڕاگەیاندنی شارەوانەکان هاتوون دەستیان خۆش بێت کە لەم هەڵمەتا بەشدارن بە سوپاسیانەکەین و ئێمەش لە خزمەتیان ناین و ئەوە تا پرۆسەکە بەردەوامە لە جیاکردنەوەی هەموو جۆرەکان. بەڕێزانێمە و کۆمپانیای گەردین کە کارکردنی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی زۆنی شارە زۆر جێبەجێەکەین. تا ئێستا چەند شارەوانیەک لە سنووری زۆنەکە ئێمایە کە شارەوانی سەیسایەقە، ناڵپارێزە، بەرزنجەیە، گەرمەکە، پێنجوێنە، هەڵەبجەی تازەیە، زەڕایەنە. ئێستا شارەوانی تر بۆی زیاد بۆ کە شارەوانی نەسرە. ئێمە پرۆسەی کۆکردنەوە و با بڵێن معالەجەکردنی خۆڵ و خاشاکەکە لە ئەستۆ ئێمە و هەم دیسان یەکێک لەو شتانی کە ئێمە بەردەوام خەریکی ئەوەیە کە شیتەڵکردنی خۆڵ و خاشاکی ئەم زۆنەی خۆمانە. بەردەوام لە ڕێی کۆمەڵێک کۆمپانیاوە سەرپەرشتی ئەمی شەمان کراوە. ئێستا هەندێک کۆمپانیا هەیە کە ئیشیان کۆکردنەوەی پلاستیکە، ئیشیان کۆکردنەوەی کارتۆنە. بەردەوام ئیحسایی سەیسایەق مەسەلەن پێنجوێن وەرمانگرتووە لەو شوێنانەی کە پلاستیک لە کرێکاروشتەکانمان وەرەگرن، بزانین چەندێک کێشان و پێوان و چەندێک پلاستیکیان هەیە بە بڕی چەندێک مانگانە کۆکرێتەوە. غەیری ئەوە مانگانەش خۆمان با بڵێن هەموو مانگێک ئێمە قەپان و ترازووی سیارەکانی خۆمانەکەین کە بزانین چەندێک زبڵمان هەیە بە کۆی گشتی و هەموو وەرزێک ئێمە دامان ناوە هەموو نهایەتی وەرزێک ئێمە شیتەڵی خۆڵ و خاشاکانەکەین بەو جۆرەکە بزانین پلاستیک چەندێکە و شوشەت چەندێکە، مادە ئەندامەکان و با بڵێن خۆراک و ئەوانە چەندێکە بەم شکڵە شیتەڵیانەکەین. تا ئێستا یەخسایەکی زۆر باشمان لە بەردەسایە توانیمانەکە و کۆمپانیای گەردین زۆر بە داتایەکی تقریبا نزیک لە دقیق داتای ڕۆژانە و ساڵانە و مانگانەی زۆنەکەی خۆمان دیاری بکەین. ئەمەش هەڵبەتە نەیشارینەوە بەشێکی ئازایەتەکەی بۆ لیژنە سەرپەرشتیارەکانی بەڕێوەبەرایەتی شارەوانی سلێمانی ئەگەڕێتەوە کە زۆر هاوکارمان بوون، زۆر پێداگریان کردو لەوەی کە داتایەکی دقیق و وردەکاریەکی زۆر لە ئیشوکارەکانە بێت، وەکو چۆنەوەی ئێستا ئەبینرێ لە ناو بەڕێوەبەرایەتی و لیژنەیەک هەڵساوە بە سەرپەرشتیکردنی ئەم شیتەڵکردنە و لە ناو شارەوانەکانیش هەموو شارەوانیەک لیژنەی خۆیانیان داناوە. ئەم میکانیزمێکی ئێستا ئەمڕۆ جێبەجێکرێ ئەکرێ بڵێن میکانیزمێکی زۆر دقیقە بۆ ئەوەی کە شیتەڵی خۆڵ و خاشاکی ناوشار بکەین کە چەندێک پلاستیکە، چەندێک شوشەیە، چەندێک خواردنە و هەموو مەوادەکانی تر کە جیاکراونەتەوە. دەستان خۆش بێت.